بەناوی خوای پەروەردگار سڵاوتان لێبێت ئازیزان و خۆشەویستانی پەیامی ڕۆژ لە هەرجەیەکەم جوانترین سڵاوتان لێبێت بۆ هیوایی کە ئەمڕۆتان ڕۆژێکی پڕخێر و بەرەکەت و دوور بن لە هەر بەڵاو دەرد و نەخۆشیەک ئینشاءڵڵا پارێزراو دەبن. ئەو بابەتانەی کەمڕۆ لە پەیامی ڕۆژ بۆمان ئامادەکردوون و پێشکەشتان دەکەین دیارەتەوەی یەکەمیان قسەکردنە لەسەرەوەی کە بەشداری چه جۆرە خۆپیشاندانێک بکەیت. دیارە ئەمڕۆکە هەرێمی کوردستان بە قۆناغێکی سەختی ئابووری سیاسی و کۆمەڵایەتی تا تێدەپەڕێت بە تایبەتەوەی کەوای کردووە زیاتر خەڵک دێتە سەر شەقامەکان ناڕزایی دەردەبڕن و خۆپیشاندان ئەنجام دەدەن بۆ بابەتی دارایی و دواکەوتنی موچە و خراپی بژێوی ژیانی خەڵکە کە ئەمە ژوای کردووە زۆر جار کاتێک کە ناڕزاییەک دروست ببێت هەمیشە دەستێکی گێرە شێوەن دەیانەوێت خۆپیشاندانەکان باڕاستەیەک ببن یاخود بە جۆرێک ئامانج ئەوە بێت کە خۆپیشاندەر یا هاوڵاتی خاڵی بکرێتەوە لە ناڕزاییەکان بەبێەوەی دەستکەوتێکی دەستکەوێت کە لە داواکاریەکانی جێبەجێ بکرێت. بۆیە دەمانوێت بزانین ئێمە پێویستە بەشداری چه جۆرە خۆپیشاندانێک بکەین کە لەلایەکەوە خۆپیشاندانەکان ئامانجیان هەبێواتە ئامانجێکی دیاریکراو مەدەنیانە بن نەک دوور بن لە توندوتیژی و لەلایەکیشەوە تەنها ئامانج لە خۆپیشاندانەکە خاڵیکردنەوەی تووڕێی و نیگەرانیەکانمان نەبێت و دوجاریش هیچ دەستکەوتێکمان نەبێت. کەمە تەوریەکەمی بەرنامەکەمانە. دیارە تەوریکی دیکەشمان میوانێکمان دەبێت لێرە باس لە شێعر و نووسین و چۆنیەتی خوێندنەوەی شاعر دەکەین کە میوانەکەمان لە پێنجوێنەوە دێت یا هاتووە لێرە لە خزمەتیا دەبین چەند شعرێکی خۆی و چەند شارێک لە هونەرمەندانمان بۆ دەخوێنێتەوە باس لە شارەکانی خۆی دەکات. دوو تەوەری سەرەکی بەرنامەیەم ڕۆمان دەبێت واروەها جگە لە راپۆرت و زانیاری پەیامنێرانمان دەبێت لە چەند شارێکەوە کە چالاکی تێدا ئەنجام دەدرێت شارەکان و لە ڕێگەی پەیامنێرەکانمانەوە بۆتان دەگوازینەوە بۆ هیوای کە تا کۆتایی بینەری بەرنامەکەمان بن. دەستپێکی هەموو ڕۆژێکیشمان دەچینە لای پێشبینی کەش و هەوای شار و شارۆچەکانی کوردستان.
یاری وەرزشی تۆپی سەرمێزدا. دیارە پامێرمان دەڵم هەمە راپۆرتێکی بۆ ئامادە کردوین لەگەڵ ئەم ڕاهێنەرەدا با پێکەوە بینێ و راپۆرتە بین. دیارە هاوکاران ماماژە بەوە دەکەن کە راپۆرتەکەمان لە ئێستا ئامادە نییە، بەڵام دیارە راپۆرتێکی دیکەمان هەبوو لەسەر ئامادەکردنی دوێنە کە خواردنێکە زیاتر لەم وەرزەدا هاوڵاتیان یا خەڵک بەگشتی ئامادەی دەکاوە بە تایبەتی لە وەرزی زستاندا زیاتر خەڵک دەیخوا لە بەرەوەی کە لەو کاتی کە کەش و هەوایەکی سارد هەیە دوێنە یەکێکە لەو خواردنانی کە لەش زیاتر بە گەرمی دەهێڵێتەوە وە خواردنێکی سەرێکیە لە زۆربەی ماڵەکان بە تایبەتی لە گوندنشینەکان. دیارە لەسەر خواردنی دوێنە پامێرمان وشارم هەمە راپۆرتی بۆ ئامادەکردوین کە ئەگەر ئامادە بێت پێکەوە بینێ لەو راپۆرتە دەبین. کاکاسوگیان ئاوەکە ناری پاکیەکەی گەرم ئەی شوین و خێرینە پوتی گەنم کوڵان و ئەی کوڵێنی کە کوڵانمان ئەی پارێوین و دوایی ئەیوەینە سەربان بەخڕی دایەکەی بە خۆمەڵی یعنی بڵاوی ناکەین و دوای شتێکی پیادەین حتا ئەکەوینەوە بەیانی کەوتی لەبەرەوەی بترشێت ئەبێ گەرمی دوێنە بترشێت کە ترشیە بەیانەتینە سەر بڵاویەکەین و هەتا وشکە بێت و خوشک بووە گردیەکەین و تێرینی خوارەوە هەم دووبارە ئەی بژنین و نەکو شتێکی تیاوی و دوایی وین بۆ ئاش کە بردمانە ئاش هەنێ گەرمی کاڵی شەوەین لەگەڵ یا تێیەکەی لەبەرەوەی دوێنەکە ترشەکات دوای لە ئاش بۆمانە هاڕێ و تێرینیوە لەیرە تێکەڵیەکەین لەگەڵ دۆکە دوای ئەوەی کەشکانمانەوە بە دۆی پیاهێن ئەشکێنینەوە دواییەکە ئیتر ئەیکەینەوە سەتڵەکە و سەریەگری هەموو بەیانیەک جوان ئەم دیوە و دوولێت ئێوارانە هەڵیە شوێنی لەبەرەوەی خراو نەبێت دوو شەو دوو ڕۆژ ئاوای لەکەیتەوە لە فێنکیە ئەبێداینەی دوای دوو شەو دوو ڕۆژەکە ئەیوەیتە سەربانەی نەیتوە زەلی بۆ بڕیت و زەلی بۆ تێریت و لێش سێ ڕۆژ چوار ڕۆژ هاوەبان زەلەکەەوە هەتا وشکێت و دوایی ئیتر هەڵێگری بۆ زستان لە کاتی سەرما و بەفرالێ نەیت و شەوان یا میوانێکوتیە ئەیکەیتە ئاو خورمای لێدادانی خوات و گەرمەکەی ئەکسەر ئەو دوو هەڵامژیت گەرمەکەی ئەکسەر ئەو دوو هەڵامژیت وەکو بینیتان لە سەرەتای ڤیدیۆکەدا پورە قەدریە گەرمەکە و لە هەمان کاتا دۆکەی تێکەڵ کرد و دوای سێ ڕۆژ و بەیانیان دووبارە ئەو دۆینەی کە لە ناو سەتلەکەدا بوو دووبارە دۆی تێدەکردەوە و تەرتری دەکرد بۆ ئەوەی کە دوای سێ ڕۆژیتە وشک بۆ ئامادە بێ بۆ نانەوە لە ئێستادا دوای سێ ڕۆژ ئێستا کاتی نانەوەی ئەو هەوڵ و ماندووبوونەی پورە قەدرەیە کە لە بەردەم تیشکی خۆر و لەسەر سەربان دۆینەکە بنێتەوە و دوای چەندین ڕۆژ لە بەرکەوتنی تیشکی خۆر دۆینەکەمان ئامادە دەبێت کە دەتوانرێت هەڵبگیرێت بۆ وەرزی زستان و لە کڕێ و سەرما و سۆڵەی وەرزی زستاندا بخورێت و تام و چێژێکی تایبەتی هەیە.
زەلی بۆ تێرین لە وچەمە ئەیبڕین و زەلەکەی جوان بۆ داخەین و ئەیتر ئەم کاتانە یا بەیانیان زویا فێنتی ئێوارەی نەیتوە ئەینەیتوە و دوو ڕۆژۆبان زەلەکۆیە دوای هەڵیەگێڕیتۆ لە بەرەوەی ئەو دیوەکەشی وش بێتەوە دوو ڕۆژی تر خوار لێدا و دوای ئەوە هەڵیەگریت و تەوا ئەوەش ڤیدیۆک بوو لەسەر دروستکردنی ئامادەکردنی خواردنی دۆینە کە دیارە باس لە تەندروستیەکی گرنگ دەکەن لە ناو دۆینەداوە پێویستە لە زستانان ئەوانەی کە حەزیان بۆ هەیە زیاتر بەکاری بێن بە دڵنیاییەوە سوودێکی باشی لێ دەبینن. دیارە تەوەریەکەمان قسەکردنە لەسەرەوەی کە بەشداری چه جۆرە خۆپیشاندانێک بکەین. لە هەڵەبجەوە میوانێکمان دەبێت ئەویشمە بەڕێز تەوفیق مستەفا چالاکی مەدەنیە مامۆستا زۆر سپاس بۆ دەرفەتەی بێمەت بەخشیوە دەمانوێت بزانین لەو خۆپیشاندانانەی کە لە چەند ڕۆژی ڕابردوو لە هەڵەبجە پارێزگای هەڵەبجەوە هەروها لە خۆپیشاندانەکانی ڕابردوودا ئەنجام دراوە ئێمە پێویستە ڕۆشنبیر بین یا هوشیار بین بەشداری چه جۆرە خۆپیشاندانێک بکەین. دەنگت نەما کاک جەلال دەنگت نەما سڵاوی خی گەورەش لە ئێوە بەڕاستی پێش ئەوەی کە من بچمە سەر بابەتی ڕۆشنبیری هۆشیاری خۆپیشاندانەکان حەزەکەم زۆر بە کورتی باس لەوە بکەم کە ئەم دەسەڵات و حکومڕانیەی کە ئێستاکە هەرێمی کوردستان بەڕێوە دەبات زۆر ستەمکارە زۆر زوڵمی لە میلەتە کردووە زۆر خەڵکی چەوساندووەتەوە وا دەزانم نمونەی نییە لەسەر زەویدا بۆیە خەڵکانێکیش لە ئەنجامی ڕەدڵفعلی ئەمەدا هەندێک جار کاری نەشیاوی دەکەن بەڵێ زۆر پێویستە کەوا ئەو بەڕێزانەی ئەو خەڵکە ناڕازیەی کەوا خۆپیشاندان دەکات ئاگای لەوە بێت کەوا کارێک نەکات بە زیان بۆ خۆی بشکێتەوە ئێمە نمونەمان زۆرە کە لە سەردەمی ڕژەمی بەعسدا بەو هەموو زوڵم و ستەمەی کە ئەی کرد لەو کاتەدا بە تایبەتی توێژی قوتابیان و خوێندکاران کە خۆپیشاندانیان دەکرد هەندێکیان نامەسئولانە دەکەوتنە شکاندنی دەرگا و پەنجەرە و مختەبەر و کەرەستەی قوتابخانەکان کە بەڕاستی ئەمەش دوایەکە بە زیان شکاوە بۆ خۆمان زۆر جار کە ئەیبیستین و ئەیبینین کە سەدامی لە ناوچوو وەکو کینایەوەکو لغز بۆی دەگەڕاینەوەی دەی بابە من کەرەستایان بۆ دەکەم و من ژیانیان بۆ خۆش دەکەم و کەچی ئەوان دەیشکێنن حتا لەم دوایە کە ئەیوت بە شێوازێک کە ئێران دەستی لە پشت قەزیەکەوەیە کۆمپانیایەکی کردوێتەوە کە شوشەی شکاو وەرەگرێت ئەوانش دەهاتن بۆەوەی هەرچی دەرگا و پەنجەرەی ئەم شار و گوندانەیە بیشکێن و بیفرۆشنەوە بە ئێران زۆر باشە کەواتەوەی کە دەگوزارێت لە ئێستادا خەڵک زۆر تووڕێ مامۆستا تەوفیق دیارە خەڵک نیگەرانە وەزع و بارودۆخ و ژیانیان خراپە ئایا دەکرێت ئەمە بقۆزرێتەوە بۆی کە لەوە بێت تڕوش پێکەوە بسووتێن کەوا بەدڵنیایی ئەمە کە وەکوتمان خەڵکەکە زۆر ناڕازیە خەڵکەکە زۆر بێزارە ئەم بێزاری و ناڕازی وای کردووە هەندێک جار خەڵکی ڕەدڵفعلێکی هەڵەیان هەبێت بۆ دام و دەستگا حکومیەکان بە تایبەتی ئەوانەی کەوا خزمەت گوزارین ئێمە دەزانین کەوا ئەو دائیرانە ئەو فەرمانگانە هەروەکو ئێمە ئەوانیش بێزارن هەروەکو ئێمە ئەوانیش موچەیان بڕاوە ئەوانی زوڵمیان لێکراوە ئەوانی نادادگەریان لەگەڵا کراوە وە کەرەسەکانی دوایەکە بە ناتەواوی یا هەر بۆمان چاک ناکەنەوە یا چاکیشکەنەوە بە ناتەواوی بۆیە دەبێت هاوڵاتیانی بەڕێز بە تایبەتی گەنج و لاوە بەڕێزەکانمان
کە بێبەش کراون کە مەحروم کراون کە ستەمێکی زۆریان لێ کراوە دەبێت زۆر هۆشیارانە کەوتیان بکە وەکو بڵێ بێمنەت بێت لەوەی کەوا جاخۆ خەڵکی هەر بە شێوەیەکی هێمنانە و ئارامیانە خۆ پیشاندان دەکەن وەکو دەڵێن جا بە هەر هەڵپەڕن بۆ خۆیان بەڵێ لە بینی ئەم بێمنەتی و بێباکی دەسەڵاتە لەگەڵ ئەو هەموو زوڵم و ستەمەی کە ئەکرێ لە خەڵک هەندێک گەنجمان هەندێک مێر منداڵمان لەوانە بە نەزانانە شوێن هەندێک دەست بکەون بە هەڵەدا بەڕێیان ببن و لە سەرنجامدا کە بە زیان بۆ خۆیان و بۆ شارەکانیش و بۆ هەرێمەکەشمان بشکێتەوە بینە جێی لۆمەی ناحەزانمان کەوە ئەمە زۆر باشە مامۆستا تۆفیق دەمانێت بزانین ئایا مێرمنداڵێک یا گەنجێک وەک خۆت ئاماژەت پێکرد کە دەیەوێت بەشداری خۆپیشاندان و ناڕزایەتیەکان بکات چۆن خۆپیشاندانێکی مەدەنی تایبەت گشتی ئامانجدارێکی جوان و ڕێک و پێک جیا بکاتەوە لەو خۆپیشاندانانەی کە زۆر جار دەبینی بە گێرە شێوێن یا خۆت زیانیان بۆ مڵکی گشتی هەیە بۆ دام و دەستگا فەرمیەکانی حکوومەت هەیە. پرسیارێکی بەجێیە تایبەتی تر مێر منداڵەکان ئەبێ هۆشیان هەبێت لەوەی کەوا بزانن کێ ئەم خۆپیشاندانە دەبا بەڕێوە چی ئامانجێکی لە پشتۆ هەیە کێن ئەوانەی کە ئەیبن بەڕێوە زۆر جار دەبینی کەسانێک خۆپیشاندان دەبن بەڕێوە کە تۆ ناناسیت پێشتر ئەزمونیان نەبوو پێشتر دەرنەکەوتون ئەمانە دیارە دەبینیت کەوا ئەمە دەستن ئایا چی بێت بۆیە زۆر بە وریایی دەبێت ئاگامان لەوانە بێت بزانین کێ ئەو خۆپیشاندانە هەڵدەسوڕێنە و کێ دەیبا بەڕێوە و چێن ئەوانەی کە ئەم کارە دەکەن و ئایا پێشتر کاریان کردووە کارە دڵسۆزەکانیان بە دیارە خەمیانە لە بەڕاستی لە داواکاریەکانی خەڵکی ئەو شار و شارۆچکانە بۆیە ئەبێ ئەو گەنج و بێر منداڵانە زۆر وریابن بزانن کێ دەیبا بەڕێوە لەو خۆپیشاندانەی پێشوودا کە لە هەڵەبجە کرا من کە لە کەناڵەکانەوە سیرمە کرد لە سۆسیال میدیاوە سیرمە کرد زۆر ینی هەستمە کرد بەڕاستی کەسانێکی دیاری تێدا نییە بەڵێ لەوانەیە کۆمەڵێک مێر منداڵ و ئەمانە زۆر دڵسۆز بن زۆر لە خەموو بن بەس وا هەست دەکەم کەسەرێکم دەستێکە بوو ئەیان جۆڵێنێت کەسی دیار لە خۆپیشاندانانە بە دەر نەدەکەوت بە تایبەتی ئەوانەی شەوەکان بۆیە زۆر گرنگە کە ئەو بەڕێزانەی ئەو زوڵم لێکراوانەی ئەو بەشخوراوانەی ئەو مافخوراوانەی کە واستەمیان لێکراوە زۆر وریابن لە کاتی خۆپیشاندانەکانە دەست بۆ سەروەریەکانی خۆیان نەبن کە بە خوێنی خۆیان و خوێنی باوکو و براو کەسەکانیان هاتوۆتە بەرهەم یعنی لە دەستی نەدەن لە ناوی نەبن زۆر بە وریایانە دوایەکیشا بە زەرەر بشکێتەوە و عیبدار ببین و ئێمەیش و شارەکەشمان. زۆر باشە مامۆستا کەواتە لە ئێستادا چۆن ئەم مێر منداڵ و گەنجانەی کە هوشیار بکرێنەوە لەوەی کە بەشداری و جۆرە خۆپیشاندانانە نەکەن کە هەر جۆرێک هەبێ و هەر کەسیش پێشەوایەتی بکە دەست نەبرێت بۆ مڵکی گشتی و بۆ فەرمانگە حکومیەکان کە دوجار هەر زیانەکەی بۆ خۆمان بێت. ئەوە لە گرنگە بەڕاستی هەم کەناڵەکانی ڕاگەیاندن هەم مامۆستایانی ئاینی بەڕێز هەرچەند بێڕۆڵیان کردوون هەرچەند ویان لێ کردوون ئەو مافەی کە خۆیان هەیەە لە بێدارکردنەوە لە وشیارکردنەوەی جەماوەر و هاوڵاتیان ئەو کارێکیانە دەست گرتوون و ئەوان تەنها مەبەستیان ئەوەیە بەشان و باڵی ئەم دەسەڵاتە ستەمکارەدا هەڵدەن ئەوە بەڕاستی مامۆستایانی ئاینی گەر ڕۆڵەکەیان پێ بدەنەوە ئەوان زۆر گرنگن کە خەڵک و شارکەنەوە هەروەها بانخوازان و داعیان و ئەو کەسانەی کە خەمخۆری شار و وڵاتن
پێویستە کات لە سۆسیال میدیاوە لە کار و چالاکیەکانیاندا ئامۆژگاری و ڕێنمایی خۆپیشاندەران بکەن کەوا کارێک نەکەن بۆ خۆیشیان و دوای بە تایبەتی هەندێک لەو بەڕێزانە زۆر بێ ئاگان زۆر بە دڵسۆزی خۆیان هەوڵەدەن بەڵام بێ ئاگان لەوەی کە دەستێک هەیە کە دەوێت خۆپیشاندانەکان ناشرین کە بۆ ئەوەی کەوا بیان و بدا بەدەستی دەسەڵاتەوە. وەکوتمان لە ڕاگەاندنەکان زانایانی ئاینی بانخوازەکان چالەکەوانەکان هەر کەسێک کە قسەی هەیە لە ناو کۆمەلگادا کەسایەتیەکان ڕێی عەشرەتەکان ڕێکخراوەکان ئەمانە هەرکێ لە ڕێی خۆیەوە بێداری و وشیاری بدا بە دەوروبەرەکەی خۆی و ئەو کەسانەی کە گوێی بۆ دەگرن کەوا ئاگیان لەوە بێت کەوا بە شێوازێک بکرێکە بیان و نەدرێ بە دەسەڵاتەوە بڵێ ئاکاکە ئەمە بەرهەمی ئەم خەڵکەیە ئەمە لایەنەکانن کە لە پشتی ئەم کارەوەن. بەڵێ زۆر باشە کەواتە مامۆستا ببوورە دەمێ بزانم لەم کاتیا کە خەڵک ناڕزایەکی زۆری هەیە بە تایبەتی ڕوبەڕووی ناڕزایەتی و ڕخنەکانی ڕوبەڕووی بۆ نمونە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن بۆ نمونەوانەی کە دەبێت پێشەوایەتی خەڵک بکەن زانایانی ئاینی خەڵکانی ڕۆشنبیر و ڕۆژنامەنووس و ئەوانەی کە دیارن لە ناو کۆمەلگادا لەوەی کە بۆچی ئەمانە بۆ نمونە پێشەوایەتی ناڕزایەتیەکان ناکەن لە فەراخی ئەمانەیە تا چەندە دەبێتە خەڵکی تێرە و هەلە دەقۆزێتەوە بۆی کە جڵەوی خۆپیشاندانەکان بگرێتە دەست و بۆ ئاڕاستەیە کە ببا کە بۆ نمونە دەیان گەنج و مێرمنداڵی تێدایە نازانێ کە ئەمە ئامانج بەلاڕێدابردننی خۆپیشاندانەکانە واتە ئەرک و بەرپرسیارەتی لایەنەکانی ئۆپۆزیسیۆن زانایانی ئاینی و خەڵکانی ڕۆشنبیر و دیار و چالاکی مەدەنی لەوەی کە دەبێت ئەوان سەرپەرشتی خۆپیشاندانەکان بکەن و خۆپیشاندانێکی مەدەنی بێت چی هەیە لەو بارەیەوە؟ ڕاستە بەڕاستی وەکوتمان زوڵم و ستەمی ئەم دەسەڵات و حکوومەتە کارێکی کردووە حتا خەڵکە زۆر زۆر دڵسۆزەکە ئیتر وەکو بڵێ لە ناچاریە ئەکەوێتە هەڵەوە لەوەی کەوا ڕخنە لەلایەنەکانی ئۆپۆزیسیۆن زانایانی ئاینی خەڵکێکی چاکەخواز دەگرێت بۆ ئەوانیانە پێشەوایەتی ئەم ڕاپەڕینە بکەن کەواتە ئەتوانین بڵێن بەشێکی زۆری لەوانە ڕخنە نەگرین لەو خەڵکەی کە ئەم گلەیە دەکا چونکە نازانێت چی بکە یعنی زوڵم بەردەوامە ڕۆژ بۆ ڕۆژ بارگرانی لەسەر خەڵک زیاد دەکرێت یعنی بەڕاستی بڕیار و کاری وە ئەبینی یعنی هەر ئیزاخەگە لە پێسی خۆی ئەچێتە دەرەوە بۆیە ئەو خەڵکە کە لە ناچاریا و هەندێکی زۆریشان زۆر باشە مامۆستا بەڵام بۆچی ئەوان نایەنە پێشەوەکەوەی کە من خۆم هەمان وەڵامم دەوێت بۆچی نایەنە پێشەوە تەنگت بەڵێ لێرەدا پرسیارەکە ئەمەیە لەوەی کە من وەکو خۆم ئاگاداریەکەم هەیە ئەم لایەنانە دەڵێن وەکو جەماوەریش دەزانێت دەسەڵاتێکی ستەمکاری داپلۆسێنەرە هیچ باکی بە کوشتن و بڕینی ئەو خەڵکە نایە یعنی سات دەبینی کە زۆر لە وڵاتان با بە ژیانی خەڵکیان مسۆگەر کردووە با لایەنی دینیان فەرامۆش کرد بێت وڵاتێک وەکو ئیسرائیل وەکو ئەمریکا سیر دەکەین ئەمە وڵاتێکە بێدینە دینی خەڵکی ناوێ بەڵام کاکە بۆ میلەتەکەی خۆی بەڕاستی خەمخۆرە دڵسۆزە دەبینین لە شەڕی گەرمەی شەڕی ناوخۆی بڵێ ئیسرائیل لەگەڵ حیزب الله یا لەگەڵ فەڵەستین وەزیری دیفاع دەگۆڕێت بەڵام ئایا مامۆستا ئەمانە دەبێتە شەڕی داعشە و مامۆستا تەوفیق ببوورە لەبەرەوەی کە کاتم کەمە دەمەوێت ڕاستەخۆ بچمە سەرەوە پرسیارە ئەمانە دەبێتە زاڵمی و ستەمکاری و دەستنەپاراستنی دەسەڵات دەبێتە بیان و بۆی کە ئیدی تۆ خۆپیشاندان و فشاری مەدەنیان ئەنجام نەدەیت بەڵێ بە تاکید پرسیارەکەی جەنابی جواب بدەمەوە
بەڵێ لێرەدا ئەم کاتێک کە ئەمانە دەبینن و خۆپیشاندانی بەڕاستی کە 2011 حەفەی شوبات یعنی ئەو هەموو حەزەکەمە تۆزی جوابی گلەی ئەو خەڵکە دڵسۆزە بەڕێزە بدەمەوە لێرەدا سێ دەکەین کە هاتە سەر شەقام و لایەنەکانی ئۆپۆزیسیۆن هەموو چاکی و لە ئاستی بەرپرسی باڵا و پەرلەمانتەرەکان تێبێت بەڵام کاتێک کە سەرگە ئەم دەسەڵاتە بێباکە بەم شێوە ئەم خەڵکەی شەهید کرد دوایکە بەمەستم ئەم گلەیە بوو گلەی جەماوەری بەڕێز هەندێک خەڵکە دڵسۆزەکە وتی بابە ئەمانە خەڵکیان هاندا هاتنە سەر جادە هاتنە سەر شەقام خەڵکەکە کوژرا و دوایکە چوونەوە ماڵەوە کاتێک کە تۆ تێیتە سەر شەقام یا ئەبێ بیر ڕوخێنی بەڵام کە ڕوخاندن کوتنام دەسەڵاتێکە زۆر بێمنێتە لە کوشتنی خەڵک لە ئەو کاتە هەمان قسە یعنی وەکو من ناڵم ئەمە من قسەی ئەوانەکەم بەڵام من بۆ چوونی خۆم ئەو کاتە هەمان خۆ کە بۆ نەڕوخا کە بۆ دەربەدەر نەکرا سەرەکەی و کاتەڵن بابە هاتن و خەڵکیان هێنایە سەر شەقام و خەڵکیانە سەر جادە و خەڵکیان دا بەکوشت و چوونەوە ماڵەوە یعنی من دەڵێم هەندێک لەو خەڵکە زۆر ئەویش بێویژدانە یعنی کاتێک کە سەیرەکەی خەڵکێکی زۆر و کاک سۆران کە پارێزبەندی لێ دەسێنرێتەوە لەسەر مافی خەڵک لەسەر دیفاعکردن لە خەڵک یعنی هەر زۆر بەکەم یعنی من نەمبیست کەسێک پۆستێک بکە لەسەر ئەم زۆر مستەمە یا بێن بە خۆپیشاندانێ بکەین کاکە ئەم ستەمە بۆ دەکرێت یەکێک و کاک سۆران و کاکەکانی تر یعنی دەسەڵات ئامادە بوو هەموو شتێکیان بۆ بکات یعنی ئامادە بوو بە دەیان بە سەدان دەفتەرە دۆلاری پێ بدات بەس قسە نەکات کەچی ئەم خەڵکە هەندێکی ئەوەندە بێویژدانە ئەمە نابینێ یعنی حتا ئەگەر گیانی خۆشیان بکەنە قوربانی ئەڵەن کاکە ئەوە بوو ئەم میلەت نەبوو ئەوە بوو کەوا ئەمانە خۆیان بڕۆنە دەسەڵاتەوە یعنی من لەگەڵ ئەوەشا گرەیم لە هەندێک خەڵکەیە بەڕاستی هەندێکی هەر تۆ ئاوا ڕۆژ و مانگی بۆ بخەیتە سەر لپی دەستی سەرەکەیت هەر قەنەعەتت پێ ناکا و هەر لە بۆ بەرژەوەندی خۆی کردوێتی جا من لەگەڵ ئەوانیم بەڵێ ئەمە ناکرێت یعنی بەڵام دەبێت خۆشپیشاندان بکرێت من بۆ بۆچوونی خۆم دەبێت خۆپیشاندان بکرێت ناڕازایی بکرێت یعنی ئەوکو حەدیسەکە ئەفەرمێت کە منکەرێکت بینا هەڵبدی بەدەست گەر بەدەست بە زمان من لەگەڵ ئەوان بە زمان بە خۆپیشاندانێکی مەدەنیانە بەنووسین بێدەنگ نەبی لە ئاستی بەڕاستی ئەم ستەم و زوڵمە نابێ بێدەنگ بیت بێتە ناو خەڵکەوە زۆر باش خۆپیشاندانێکی ئێمنانە و ئەوەی کەوا دەسەڵات سودی لە نەبینێت بەڵێ زۆر باشە زۆر سپاس بۆ بەڕێزمان ساعت تۆفیق مستەفا چالاکی مەدەنی لە هەڵەبجەوە لەگەڵ مابووی بۆ برە بۆهی کەمی کاتەوە ناتوانم زیاتر لە خزمەتاوم سپاس بۆ دەرفەتەی کە بە ئێمەت بەخشی ئازیزان و خۆشەویستان دەچینە لای ناوبڕێک و دەگەڕێنەوە لە ئاتان تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام چونکە شیر لە ژیانی هەموماندا گرنگی خۆی هەیە من باشترین شیرم بۆ خێزانەکەم هەڵبژاردووە هەموو کات شیری ئاڵتونسا بە منداڵەکانم دەدەم بۆ ئەوەی مێشتێکی چالاک و داهێنەرانەی هەبێت من بە شیری ئاڵتونسا کێک و شیرینی دروست دەکەم شیری ئاڵتونسا ڕۆڵێکی گرنگی لە خێزانی ئێمەدا هەیە 100% سروشتی تامێکی نایە ئایا تا ئێستا کێشەی کارەبات هەیە؟ بێزار بوویت لە کێشەی کەمی کارەبا و بڕانی بەردەوامی؟ بە دوای کارەبایەکی بەردەوام و بێکێشە و تێچووی کەمدا دەگەڕێیت؟ ئەوە فانسی پاوەر سەرجەم و کێشانەی بۆ چارەسەر کردویت بە دانانی سیستەمی سۆلار و وەرگرتنی وزە لە خۆرەوە بە بەکارهێنانی باشترین مەوادی ستانداردی جیهانی کە سەرجەمیان گرنتی چەندین ساڵیان لەگەڵدایە بە سەرپەرشتی ئەندازیار و ستافی شارەزا و بازمون کارەکان جێبەجێ دەکرێت ئەم سیستەمە دوورە لە تێکچوون و هیچ تێچوویەکی ڕۆژانەی نییە هەروەها بە دۆستی ژینگە ناسراوە و ژینگە لە پیسبوون دەپارێزێت فانسی پاوەر بۆ داهاتوویەکی ڕووناکتر ناونیشان سلێمانی شەقامی مامۆستایان نزیک شەقامی قەنات تەلاری جاسەنە 0 153 85 85 ئەم قڕاناوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە ئەم چەشناوی باریە حەزی لە چپسی نینیە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە هەژوان
ئەوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە وشاری نینی تامێکی لە یاد نەکراو برنجێک بخۆن کە دڵنیابن لەسەر چاوەکەی چونکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە برنجی سروشتی شیمال باشترین جۆری برنج لە تەواوی دنیا ئەویش بەهۆی ئەوەی لە خاکێکی بەپیت و جەوێکی شێدار و باراناوی شیمالی ئێراندا دەڕوێت برنجێکی سروشتیە و هیچ مادەیەکی کیمیایی و حافزەی تێکەڵ نییە و هیچ زیانێکی بۆ سەلامەتی و تەندروستی و قەڵەوی نییە بگرە زۆریش بەسوودە پێکاتە و ڤیتامینەکانی برنجی سروشتی شیمال پرۆتین ئاو ڤیتامین ئی کالیسیۆم ئاسن مەگنیسیۆم مەنگەنیز پۆتاسیۆم ڤیتامین B1 B2 B3 B5 B6 واتە ئەم برنجە برنجی کارگەکان نییە خاڵی بێت لە ڤیتامین بەڵکو چڵتوکە و خۆمان کڕی دەکەین شێوازی لێنانی لەگەڵدایە بۆ دەستکەوتنی برنجی سروشتی شیمال پەیوەندی بکەن بە 0 353 27 27 هەر کات تاقیتان کردەوە خۆتان بڵاوی دەکەنەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ بینەرانی عزیز بەشێک لە هەواڵ و زانیاریگرنگەکانی ڕۆژتان پێشکەش دەکەین لەگەڵ دەستپێکردنەوەی کۆبوونەوەکانی پەرلەمان داوایان کردووە کۆبوونەوەیەک لەسەر ڕەوشی زیندانیان و چاکسازیەکانی هەرێم ساز بکرێت بەدریە ئیسماعیل ئەندامی لیژنەی مافی مرۆڤ لە پەرلەمانی کوردستان بە پەیامی ڕاگەاند پاش بە دووەداچوونی خۆی و لیژنەکەیان لەسەر ڕەوشی سزادراوان و چاکسازیەکان چەند راپۆرتێکیان ئامادە کردووە کە دەری دەخەن ڕەوشی چاکسازیەکان و سزادراوان زۆر خراپە و پێویستە پەرلەمانی کوردستان کۆبوونەوەی بە پەلەی لەسەر ئەنجام بدات ئەوەندامەی لیژنەی مافی مرۆڤ دەڵێت چەند جارێک داوایان لە پەرلەمانی کوردستان کردووە دانیشتنێک بۆ باشکردنی ڕەوشی سزادراوان ساز بکات بەڵام لە ئێستادا بڕیار وایە لەگەڵ دەستپێکردنەوەی کۆبوونەوەکانی پەرلەمان بە ئامادەبوونی وەزیرانی کاروباری کۆمەڵایەتی و ناوخۆ و داد پەرلەمانی کوردستان کۆ ببێتەوە سکرتێری جڤاتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان دەڵێت لەگەڵ چاکسازین نەکشانەوە لە حکوومەت عەدنان عوسمان سکرتێری جڤاتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان ڕایگەیاند ڕاستە لە ئادای حکوومەت ڕازی نین بەڵام پرسی کشانەوەی حیزبەکەی لە حکوومەت لە ئارادا نییە ئەو بەرپرسەی بزوتنەوەی گۆڕان دەڵێت دەنگوی کشانەوە لە حکوومەت تەنها بۆچوونی بەشێک لە پەرلەمانتار و ئەندامانیانە کە ئازادی بۆچوونە گەرنا لای ئەوان باسی چاکسازیە نەکشانەوە لە حکوومەتی هەرێم بەشێک لە ئەندامان و پەرلەمانتارانی بزوتنەوەی گۆڕان بۆ شکستی کابینی نوێمی حکوومەتی هەرێم باسییان لە کشانەوەی حیزبەکەیان دەکرد لە کابینەکەی مەسوول بارزانیدا بەڵام ئەو داوایە لای سەرکردایەتی بزوتنەوەی گۆڕان ڕەت کراوەتەوە بە پێچەوانەی یاسای کاری ڕۆژنامەنووسی و پێدانی زانیاری سەرۆکی حکوومەت هەرێم جیاوازی لە نێوان میدیاکانی هەرێمدا دەکات چاوپێککەوتندا تەنها لەگەڵ میدیای سێلاینی بەشدار لە حکوومەت دەکات مەسرور بارزانی سەرۆکی حکوومەت هەرێم چاوپێککەوتنێکی تۆمارکراوی لەگەڵ میدیاکانی سێلاینی بەشدار لە حکوومەت ساز کردووە و میدیاکانی دیکەی لێ بێبەش کردووە کاوەژ نیگەرانی ڕۆژنامەنووسانی لێکەوتوێتەوە باوەڕیان وایە مەسرور بارزانی تەنها وەک سەرۆکی حکوومەت بۆ ئەو سێلایەنە خۆی نیشان دەدات نەک حکوومەتێک کە هی سەرجەم لایەنە سیاسیەکان و خەڵک بێت چاوپێکەوتنەکەی سەرۆکی حکوومەت بە تۆمارکراوی لەگەڵ میدیای ئەو سێلایەنە تەواو پێچەوانەی یاسای کاری ڕۆژنامەنووسی و پێدانی زانیاریە بەشێک لە وڵاتیان و ڕۆژنامەنووسانیش باوەڕیان وایە مەسرور بارزانی لە ترسی هەندێک پرسیاری گرنگ و چارەنووساس نەیوێراوە میدیا و ڕۆژنامەنووسەکانی دیکەش بانگێشت بکات و پرساندنی هەندێک بابەتیش لەو چاوپێکەوتنە قەدەغە بووە. بڕیار وایە ئەمڕۆ کۆبوونەوەی لووتکەی عێراق و ئەردەن و میسر لە عەمانی پایتەختی ئەردەن بەڕێوە بچێت. ڕۆژنامەکانی ئەردەن بڵاویان کردەوە ئەمڕۆ کۆبوونەوەی نێوان موستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق و شاه عەبدوڵای دووەم پادشای ئەردەن و عەبدولفەتاح سیسی سەرۆکی میسر لە عەمانی پایتەخت بە ئامانجی هەماهەنگی و هاوکاری ئابووری و بازرگانی و وەبەرهێنان بەڕێوە دەچێت. سەرچاوە هەواڵیەکانی ئەردەن ئەوەشیان بڵاو کردەوە لە کۆبوونەوەکەدا چەند پرسێکی تایبەت و
بە بارودۆخی ناوچەکە تاوتوێ دەکرێت. ئەگەرچی باس لە توشببوویەکی کۆرۆنا لە ناو شاندەکەی مستەفا کازمی دەکرێت، بەڵام بەرپرسانی ئەردن جەختیان لەوە کردووەتەوە. کۆبوونەوەکە لە وادە و شوێنی دیاریکراوی خۆیدا لەژێر ڕێنمایە تەندروستیەکان بەڕێوە دەچێت. کۆماریەکان بە فەرمی دۆناڵد ترەمپ بۆ سەرۆکی ئەمریکا کاندید دەکەنەوە و ترەمپیش وەک بانگەشەیەک بۆ هەڵبژاردن کوشتنی قاسم سلێمانی و ئەبوو بەکر بەغدادی وەک دەستکەوتی 4 ساڵی ڕابردووی ناو دەبات و 1 ملیارد دۆلاریش بۆ سندوقی خۆراک تەرخان دەکات بۆ خێزان ئەمریکانەی کە بەهۆی کۆرۆناوە ڕوبەڕووی قەیران بوونەتەوە. لە چوارچەوەی سەردانەکانی بۆ ویلایەتەکان دۆناڵد ترەمپ ڕایگەیاند 1 ملیارد دۆلار تەرخان دەکات تا لە ڕێگەی سندوقی خۆراکەوە خۆراک بۆ خێزانانەی بۆهۆی ڤایرۆسی کۆرۆناوە ڕوبەڕووی قەیران بوونەتەوە تەرخان بکات. دۆناڵد ترەمپ لەلایەن کۆماریەکانەوە بووە تا کاندیدی سەرەکی بۆ هەڵبژاردنە سەرۆکایەتیەکەی ئەمریکا و ترەمپیش کوشتنی قاسم سلێمانی و ئەبوو بەکر بەغدادی دروستکردنی دیواری نێوان مەکزیک و وڵاتەکەی بەدەستکەوتی 4 ساڵی سەرۆکایەتیەکەی ناو دەبات. سەرۆک کۆماری تورکیا هەڕەشە لە یۆنان دەکات و دەڵێت بەڕاگەیاندنی هۆشداری ئافتێکس لە ڕۆژهەڵاتی دەریای ناوەڕاست خۆی خستە ناو بارودۆخێکەوە کە ناتوانێت لی دەربچێت، دەبێت باجەکەی بدات. ئەردۆغان سەرۆک کۆماری تورکیا باوەڕی وایە وڵاتانی ڕۆژاوا پشتیوانی لەو ڕێکخراوە تیرۆریستانە دەکەن کە دەیانەوێت تورکیا بکەنە ئامانجی تەقینەوەکانیان و ئاماژە بە یۆنانیش دەکات کە بە پێچەوانەی یاسانی و دەوڵەتیەکانەوە دژایەتی تورکیا دەکات و دەڵێت یۆنان دەبێت باجەکەی بدات. سەرۆک کۆماری تورکیا دەڵێت هەرکەس دژایەتی لە بەرامبەر تورکیا بکات دەبێت باجەکەی بدات و دووپاتیشی کردەوە. تورکیا سوورە لەسەر گەیشتن بە ئامانجەکانی. بەشێک لە هەواڵ و زانیاریگرنگەکانمان پێشکەشکردن پاش ناوبڕێک درێژە بە پەیامی ڕۆژ دەبێت. میلەنە نیازیز پێشتر ئاماژەم بە راپۆرتێک کرد لەسەرەوەی کە ڕاهێنەرێکی وەرزشی تۆپی سەرمێست دیارە گرێبەستێکی واژۆ کردووە لەگەڵ یانەیەکی قەتەریدا. پامێرمانە دڵان محەممەد راپۆرتێکی بۆ ئامادەکردوون با پێکەوە بینەری بین. هێزی شاری سلێمانیە و توانی وەک ڕاهێنەرێکی پیشەگەر مامەڵەی لەگەڵ بکرێت و یانەی غەرافەی قەتەری بۆندی لەگەڵ ئیمزا بکات وەک یەکەم ڕاهێنەری کورد لەسەر ئاسی کوردستان. سەیفەدین فەتاح ڕاهێنەری بە ئەزموونی تۆپی سەرمێزی شاری سلێمانی زیاتر لە 30 ساڵە وەک یاریزان خزمەتی بەیانەکانی کوردستان و عێراق کردووە و ماوەی 4 ساڵی شەکاری ڕاهێنەرایەتی دەکات. بەهۆی ئەو ئەزموونە زۆرەی هەیەتی بۆ ماوەی 3 ساڵ بۆندی لەگەڵ یانەی غەرافەی قەتەری ئیمزا کردووە. ناوبراو سەبارەت بەکاری ڕاهێنەرایەتی لە وڵاتی قەتەر و کوردستان و مامەڵەی بەرپرسانی ئەو وڵاتە لەگەڵی بەم شێوەیە دووە. ئەوە ڕاستی لەوێ خۆتەزانێت تۆ لەوێ لەژێر بارێکی زۆر یەکجار هین بڵێن لە ڕووی دەرونیەوە تۆ لێرە لە وڵاتی خۆت بی جای وەکو لە وڵاتێکە بی لەبەرەوەی تۆ ڕۆیشتە لەوێ بە ئیشێک بەکاری ڕۆیشتە کاری ڕاهێنەرەتی تۆزێ زەحمەتە وەکو تۆ لە وڵاتی خۆت ڕاهاتویتە لەگەڵ یاریزانەکان تەعاملکردن لەوێ شێوازی تەعاملکردن زۆر جیاوازە. یاریزان هەیە بە کەیفی خۆی دێ بۆ ڕاهێنەرەکان ئەوە نییە پێویست بێ بەو تەمرینانی کە تۆ دایانەی لە هەفتەی مەسەڵەن بۆ نمونە 4 ڕۆژ 5 ڕۆژ تەمرین دانێ ئەو بە کەیفی خۆی یێت ڕۆژوایە نایەت ڕۆژوایە یێت ئیتر ئەوە زۆر ینی بەلایەمە جیاوازن. وڵێ ئەوەی ڕاستی بۆ غێری خۆیان طبعا فەرقەیە ینی ئەو لە هەموو وڵاتێک ئەو فەرقە هەیە تۆکوانێەوە هەوڵاتی خۆیان بیکوانێ هەوڵاتێکی مقیم بی لەوێ ئیتر لەگەڵەوەشە ئەوە یعنی زۆر حتا لەگەڵ مقیمەکانشە جگە لە وڵاتی خۆیان زۆر بە شێوەیەکی باش بە شێوەیەکی ڕگوپێک تەعامل لەگەڵیان نەکرێت و چی بوێت ناڵێن نە لەبەرەوەی تۆ لەوێ چویتە بۆ ئیشێک بۆ کاری ڕۆیشتە کە خزمەت بەو یاری بکەی لەو نادیە. ئیتر ئەوەش ینی پێویستە بە نادیەکە چیت بوێ بۆت ئامادەکەن مهم تۆ ئیشەکەت بێتە ڕێوە بە شێوەیەکی باش ئەنجام تەبێت. سەیفەدین لە وڵاتی قەتەر و بە دیاریکراوی لەگەڵ یانەی غەرافە لەگەڵ محەممەد جەباری هاونیشتیمانی
ئەرکی سەرجەم ئاسەکانی تۆپی سەر مێزی یانەکەیان لەسەر شانە و تا ئێستاش چەندین پاڵەوانیان بۆ ئەو یانە قەتەڕیا پێگەیاندووە. هەروەها بەنیازیشە لە پاڵەوانێتی ئەمیری وڵاتی قەتەر سەرەڕای زۆری تەمەنی یاری بۆ ئەو یانەیە بکات. ئەو ڕاهێنەرە سەبارەت بە توانای جەستەیی یاریزانانی کوردستان و وڵاتی قەتەر جیاوازی زۆری تێدا دەبینێت و کە یاریزانی کوردیش بە باشتر دەزانێت، بەڵام لە ڕووی ڕاگەیاندنەوە وڵاتی قەتەر زۆر بە پێشکەوت و دەزانێت. بەتەکیید لای خۆمان دەها باشترە هەم لە ڕووی جسەدیەوە هەم لە ڕووی دەرونیشەوە لەبەرەوەی ئەوان حەزێکان هەیە بۆ یارەکە هاوڵاتی خۆمان لە کوردستان ئەوان ئەو حەزیان بۆ نییە بۆ ماوەیەکی کاتی دوایەوە احتیمال بڕا کارێکی کە بدۆزێتەوە واز دیارەکەیان بۆ فترێکی زەمەنیەت ساڵێ دو ساڵ بەردەوام بێ دوایەوە سێرەکەی نایەت. باشە تو بوون ئەو ساڵی دو ساڵی من لەگەڵ تا بەردەوام بووینە بەشقمان پێکردی ڕاهێنانەوەی گەیشتە ئاستێ وەڵام منە ڕۆم تەقدیمی مەسەن بۆ نمونە زانکۆی سەربازیەکەم یا بۆ نمونە ئەچمە شوێنێکی کار ئیتر ئەوان نییە وەکو وەرزش ئەوەنە پێیوەست نیم پێیان. وەڵای بەتاکید لەلایەن ڕاگەاندنەوە من ینی هەردووکیم پێ باشە و باشترشن هیوادارم ئێرەش وەکو ئەوان باشتر من لەبەرەوە ئەوان هەموو پاڵەوانەکان ئامادەن چی نەقل مباشر بێت چی بێن یاریەکان تەزیلەکان نەتایجەکان بانی یێنە ڕۆژنامە نووسەکان ئێتر ئەمە خۆی شتێکی زۆر باشە لە بەروی ئەو نادیە ئازانێ بانی کە ڕۆژنامەیەکە کرێ سەرەکە لە جەریدەکە نووسراوە مەزەن نادی فلان نەتیجەی هێناوە ئەمە زۆر شتێکی باشە و من هیوادارم کوردستانش بە هەمان شێوە. سەیفەدین فەتاح ڕاهێنەری بەتوانای شاری سلێمانی نزیکەی 40 ساڵە وەک ڕاهێنەر و یاریزان خزمەت بە یاری تۆپی سەرمێز دەکات و تا ئێستاش چەندی نازناوی لە کوردستان و عێراق بەدەست هێناوە و خاوەنی 9 مەدالیای جۆرا و جۆرە لەگەڵ هەڵبژاردەی عێراق جگەلەوەی بەشداری چەندین پاڵەوانێتی فەرمی کردووە لەسەر ئاسی وڵاتانی عەرەبی و ئاسیایی و نێودەوڵەتی. ئەردەڵا محەممەد تایبەت بە پەیامی ڕۆژ سلێمانی. ئازان دەچینە لای گواستنەوەی چالاکی و شوێنانی یا ئەو شارانی کە هەندێک چالاکی تایبەتیان تێدا بەڕێوە دەچێت. دەستپێک دەچمە کەرکووک لای پەیامنێرمان چیانووری چیا سڵاوی خوا لێبێت. ئەمڕۆ زانیاریەکان لە کەرکووک چین. ئەمانە مەشقاڵیان پێویستە مەشقاڵ بۆ داپۆکیکردن مانگەدامە دووەم جاریانە مامۆسایان بەشێک لە مامۆسایانی خوێندنی کوردی بە مەبەستی گواستنەوەی ڕاژەکانیان بۆ سەر ناوەند چوونەتە بەردەم نووسینگەی پەرلەمانی عێراق لە کەرکووک دیارە داوا دەکەن چاوان بە سەرۆکۆزیرانی عێراق مستەفا کازمی بکەوێ هاتوونەتە بەردەم نووسینگەی پەرلەمانی عێراق لێرەوە دەیانەوێ نووسینگەی پەرلەمان و ئەندامانی پەرلەمان پەیامەکەیان بگەێنن بە بەغداد بۆی خۆیان لە نزیکەوە چاوان بە سەرۆکۆزیرانی عێراق بکەوێت تاکو کێشەکەیان چارەسەر بکات. دیارە کێشەی مامۆسایانی خوێندنی کوردی لە دوای ساڵی 2023 سەری هەڵداوە. ئەوە شەوەیە کە ئەمان خوێندنیان هەموو مەنهەج و ئیمتیحاناتیان سەر بە بەغدادە بەڵام موچەیان لەسەر هەرێمی کوردستانە بۆیە ئەمان داوا دەکەن کە زیاتر لە 8,000 مامۆسای خوێندنی کوردی و فەرمانبەری خوێندنی کوردی داوا دەکەن کە ڕاژەکانیان بگوازرێتەوە سۆر بەغداد بەڵام ماوەی زیاتر لە 3 مانگە هەوڵەکان زیاتر چڕ کراوەتەوە بۆ ئەوەی ئەم هەنگاوەیان سەر بگرێە. بڕیارە سەردانێکی وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان بکەن و بڕیارە سەردانی بەغداد بکەن. لیژنەیەکەیە لیژنەیەک دروستکراوە لە ڕێگەی مامۆسایانەوە بۆ ئەوی سەردانی بەغداد بکەن. ئەمانیش خۆیان لێرەوە داوایان کردووە سەردانی بەغداد بکەن تاکو لە نزیکەوە چاوان بە بەرپرسانی بەغداد بکەوێ. هەرچەندە پەیامێک گەیشتوتە بە سەرۆکۆماری عێراق سەرۆکۆزیرانیش بە جۆرێک لە جۆرەکان ئاگای لە کێشەکەیە بەڵام ئەمە پێویستی بە ڕێکەوتنی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەند هەیە بۆ ئەوەی ئەم میلاکی ئەم مامۆسایانە ڕژەیە مامۆسایانە بگەڕێتەوە سەر ناوەند لەبەرەوەی پارەکە و بودجەکە کەمیە زیاتر لە 6 ملیارە هی مامۆسایانی خوێندنی کوردی بۆیە
دەکرێت ڕێککەوتنیەکی لە نێوان ڕێککەوتنیەک لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەند بکرێ بۆ ئەوەی ئەو پارەیە ئایا حکوومەتی هەرێم ڕازی دەبێ بە موچەکانیانەوە مامۆستایانی خوێندنی کوردی نەقڵ کاتە سەر بەغداد و ڕەزامەندی دەربڕێ یاخود نا تەنها بە بێ موچە مامۆستایان ڕەزامەندی دەربڕێ مامۆستایانی خوێندی کوردی لەگەڵ فەرمانبەرانی خوێندی کوردی ڕژەکانیان بگەڕێتەوە سەر ئەمە کێشەکانە و تاکو ئێستا وەڵامێکی ئەرێنی لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە دەست نەکەوتووە و حکوومەتی ناوەند دیارە بە پێی و زانیارانی ئێمە دوێنێکەش لە راپۆرتێکدا ئاماژەمان پێکرد حکوومەتی ناوەند بە جۆرێک لە جۆرەکان ڕەزامەندی دەربڕیەوە گفتوگۆی لەسەرە بۆیە چاوەڕوان دەکرێت وەفدی مامۆستایانی خوێندنی کوردی بچێتە بەغداد و بچنە هەرێمی کوردستان بزان کێ ڕێگرە لە گواستنەوەی ڕاشەی مامۆستایانی خوێندنی کوردی ئایا حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی پەروەردە ڕێگرن یاخود وەزارەتی پەروەردەی حکوومەتی عێراق ڕێگرە لە گواستنەوەی ڕاشەی مامۆستایان بۆیە چاوەڕوان دەکرێت لە ماوەی چەند ڕۆژی داهاتوودا ئەمانە یەکلایی بکرێتەوە تا هەفتەی داهاتوو یەکلایی بکرێتەوە کە ئایا دەکرێت ڕاژەی مامۆستایانی خوێندنی کوردی بگەڕێتەوە سەر ناوەند یاخود هەر لەسەر هەرێمی کوردستان بمێنێ ئەمانە کێشەن وە کێشەیەکی دیکەی مامۆستایانی خوێندنی کوردی ئەوەیە کە مامۆستایان لە چەمچەماڵ موچەکانیان وەردەگرن و دەبێ زیاتر لە 500 بەڕێوبەری قوتابخانە سەردانی چەمچەماڵ بکەن لە چەمچەماڵ موچەکانیان وەرگرن دوایی بهێنرێت بۆ کەرکووک دابەش بکرێت بەسەر مامۆستایان ئەمەش گرفتێکی دیکەیە لە ماوەی ڕابردوودا مامۆستایان داوایان کرد هیچ نەبێ با لە ڕێگەی ناوەندەوە یا هەرێمی کوردستان ئەو پارانە تەحویلی بانکێک بکرێت لە کەرکووک لە بانکێک لە کەرکووک وەکبیریە نەخێت نەک لە هەولێرەوە بێتە چەمچەماڵ زۆر باشە چیە کەواتە ئێستا خۆپشاندانەکان چیانەوێت یا بەتەمای چین خۆپشاندەران ئەوانەی کە ئێستا لە بەردەم نووسینگەی پەرلەمانن داوا ئەوە ئێستا چاوەڕێن بەیان نامەیەک بخوێنەوە ئەوان داوایان کردووە کە مستەفا کازمی ببینن و داوایان کردووە ڕاژەکانیان بگەڕێتەوە سەر ناوەند بۆیە چاوەڕان دەکرێت لە بەیاننامەکەیاندا خاڵی زیاتر بخەنە ڕووکە ئایا ئەمان داوای چی دەکەن و ئایا داوا دەکەن ئیدارەی کەرکووک ببینن ئایا داوا دەکەن ئەندامانی پەرلەمانی عێراق لە نووسینگەی کەرکووک ببینن یاخود نا ئەمان تەنها پەیامێکیان پێ دەیانەوێ پەیامیان بگێنن بە مستەفا کازمی سەرۆک وەزیرانی عێراق و پەیامەکەیان بگاتە بەغداد تاکو ئەمان وەفدێکیان بچێتە بەغداد هەرچەندێ هەوڵدراوە وەفد بچێتە بەغداد باس لەو کێشەیە بکرێ بەڵام تاکو ئێستا بەغداد وەڵامی نەداوەتەوە و هیچ نوێنەرێکی مامۆستایانی خوێندنی کوردی نەچۆتە بەغداد تاکو ئەم کێشەیەک لای بکرێتەوە و بۆیان ڕوون بێتەوە ئایا حکوومەتی هەرێمی کوردستان ڕاژەکان دەگوازێتەوە سەر بەغداد و ئایا حکوومەتی ناوەند ئامادەیە زیاتر لە 8,000 فەرمانبەر و مامۆستای خوێندنی کوردی بە موچەکانیانەوە بگەڕێتەوە سەر ناوەند یاخودنا. زۆر باشە زۆر سپاس بۆ پەیامنێرمان چیانووری لە کەرکووکەوە لەگەڵمان نابووی دەچمە لای ئەمجەد محەممەد لە دوهۆکەوە ئەمجەد سڵاوی خوا لێ بێتۆم کاتت باش زانیاریەکان لەسەر دوهۆک چین بە تایبەتی چەند ڕۆژێکە هەندێک بابەت لە دوهۆک گەرمە بە تایبەتی ڕەفاندن و ڕەشبەگیری کە لە دوهۆک و لە دەوروبەری ڕووی داوە ئێستا دەمێ بزانم زانیاری تازە لای تۆچی هەیە. بله کاک جلال سلاو لتو همه بینرید کانال آسمانی پیام بن لدهو که دست پی بکمش آمارت کرونا کو بجین آمارت نهادا جمارات هجبان 3000 در باز کرینه زیادتری 3100 کسان لدهو که توشی ویروس کرونا بوینه تانو که 26 حالت مرنه هاتینه تومار کرن و یعنی روزانه نزدیکی 200 کسان نزدیکی 200 حالت نیتنه تومار کردن وکو بجین هلگیرن ویروس کرونا وکو برینو که جی رهبر ساخلمی پارێزگا دو که دیار کردی کو نخوشخانه آزادی کو مازنترین نخوشخانه گشتی پارێزگا دو که ول باجر دو که جی نخوشخانه آزادی هاتیه ترخان کردن همی بشن خوبه بو کداکو پیشوازی توجبین ویروس کرونا بکن اوه وکو بجین سوارت ویروس کرونا سوارت کو بجین ریدانا هر گرم آن بابت هر گرم پارێزگا دو که دست سرکن روزنامه‌وان و چالاکوان و مامۆستا و حتی دومایی که
زیادتری 40 کسین یعنی آشکارای برنیاس شمامستا و روزنامه‌وان و چالاکوان هاتینه دست سر کردن لدهو که تانو که پتریاوان نهاتینه دادگاه کردن یعنی بیکو بهنه دادگاه کردن بیکو یعنی بجین توانا که دیارکری هبیت یان تومتا که دیارکری هبیتن اف کسی تهاتینه دست سر کردن بیکو بهنه دادگاه کردن الدیف زانیاریت ما یعنی جبلی او خونیشاندانا کل زاخو درست بوی زیادتری 100 کس الوری هات بونه دست سر کردن جبلی وان خونیشاندان بجین او کسین کلوری هاتینه دست سر کردن القضا زاخو که زیادتری 100 کس بون الهمو دورندیتر الزاخو الاکر الشلادزه هوا که برفره یا دست سر کردن و کما گوتی چالاکوان و روزنامه‌وان ماموستا دست بکریم هر ماموستا که کدا خویان یک جی بود دستگاه که را گهاندن دابید یان پیچند روزه که بیان نامه اکشلو هندک ماموستایت ناراضی و هات خواندن پاش و بیان نامه اکثر چندین ماموستاش وان هات ندست سر کردن و کما گوتیش یعنی تانو که تن دو کس که اکل قضا سیمله و اکل قضا زخو یعنی تن دو کس هاتینه آزاد کردن که ایک جوانا جی جبرکو یعنی باروی تندرستی تک چوبو ما 2 روزا یا 3 روزا بجین یعنی اكو بجین پتویت یت جیان پتویت سرکینه یعنی شعاوه و خارنه بناد بنادابین کردن یعنی جبرکو آو و خارن پناد بنادان لوا باروی تندرستی تک چوبو جبرهنده هات آزاد کردن کسی که دیجل قضا سیمله هاتی آزاد کردن تنه هر دو کسه و کو پزانینت مرگ و کو پزانین البردست تنه دو کسه هاتین آزاد کردن و کو دتر و کو مگوتی زیادتری 40 کسه برنیاس روزنامه‌وان و چالاکوان و ماموستای هاتین دست سر کردن بیکو بنا دادگاه کردن بیکو دادگاه و پر وبچید بیکو توماتکا یعنی تنه توماتا و کو یعنی هلویستک در بریه یان جی داخویانی یک بود دستگاه که را گاهاندن دایه یان جی او چند را گانده کو او کسین دست سرکری اگر نه آزاد کردن ادی خوب خونیشاندان دهو که پروچن اجبرنده جو کوما گوتی یعنی اف کسی هاتینه دست سر کردن تانو که یعنی جهندک شوانای دیار نینه کانل کیره هاتینه زندان کردن یا جیل کیره هاتینه را گرتن باروانی تندرستی چوایا روشوایا درونی چوایا یعنی حتی نو که جی مخابنی و یعنی رکخراون جواک مدنی رکخراون مافی مروویل دهو که تانو که چه بیان نامه چرون کرن دوی بیاویدانه هاتی نداینه دواکار گشتینه هاتی از سرخط یعنی جه داخل یعنی اف بابت الدهو که یعنی هاتی نواندن مخابنی و او ام نزانی کانه چاره نویسه وان کسین دست سرکری ده چله هیتن و ده کنگینه دادگاه کرن و ده چوا بیتن اف بزانینت ها تانو که چه دستگاهت امنی یا چه دستگاهت فرمی بزانین نادن دستگاهت را گاندنه زۆر باشە سپاس بۆ زانیاریەکانت ئەمجد لە دوهۆکەوە کە لەگەڵمان نبووی سپاس دەکەین. بینەرانی عزیز تەوەری کۆتایی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر نووسین و خوێندنەوەی شعر کە میوانێکی تایبەتمان لێرە ئامادەیە کە ویش بەڕێز کاکامیل خەلیلە کاکامیل زۆر سپاس بۆ دەرفەتە بەخێر بێت لە دووریشەوە تەشریفەتی سپاس دەکەین. دەمێ بزانم سەرەتا خۆت خاوەنی بەرهەمی شیعری هەیت کەم تا کورتێک بڵێ چەند ناڵم شاعرم بەس جارجارە نووسم ئەوانەی کە دەیانووسی زۆرە ڕیتمێکەن چی دەنووسی زیاتر ئەوەی کە من هەم لە نووسین هەم لە خوێندنەوە حەزم لێ بێ زیاتر شیعری کلاسیک و عیرفانیە باشە لە کێوە دەست پێ کردووە بڵێم تاکید لە فڵان ساڵەوە نازانم بەس دەمێکە هیچ بەرەمێکی چاپکراوت هەیە؟ نه چاپکراوم نییە بەڵام بۆ خۆم شتەکانم من لای خۆم هەڵگرت و جاروبار لە پێیجی فەیسبوک و پێیجە کۆمەڵاتیەکان پیشانی بینەرانی برادرن سەوتێکی تایبەتی شتێ بۆ خوێندنەوەی شعر هیوادارم کەوا بێ ئینشاڵڵا دەمەوێت بە خوێندنەوەی شعر دەست پێ بکەین ئایا شعری خۆت دەخوێنیتەوە یا هی شاعرانی دیکە لە خزمەتام هەر کامێکیان نێوە پێ بە هی خۆتەوە دەست پێ بکەین ئەگەر لەلات بێت لەلام هەیە حەزەکەی ئەمان بە کورتە شعرێکە لەوەی خۆمەوە دەست پێ بکەم ئەگەر لەسەر چێ شعرەکە لەسەر نیشتیمان
نیشتیمان بەڵێ فەرموو. ئەی نیشتیمان گەڕامەوە بۆ تەماشای چیا و دۆڵت، بۆ شکانی تاسەی دووریم، بۆ تێربۆنی خاک و خۆڵت. گەڕامەوە تا ببینم گوڵی زەرد و سوور و شینت، با بپرژێت بە ڕوخسارما کەفی تافگاوی زێڕینت. گەڕامەوە بیشکێنم ڕۆژی دووریم لە دیمەنت، بە مشتێک ئاوی کانیا و بە سەیرانی سەرچیمەنت. گەڕامەوە تا ببینم ڕان و شمشاڵ و شوانەکەم، ئیتر بفرم بە سەردێدا و دوایی بچمە هێلانەکەم. دەستەکانت خۆش بێ. سەرت چەند بەرهەمت هەیە شیعر؟ وەڵای بەرهەمم هەن بڵێم بە زۆک و ژمارە بەخوا تا ئێستا نەمژماردون. لەوە نەکردوێتەوە کە چاپکراوت هەبێت؟ حەزم کردووە بەس ئێستا وەکو چۆنم خۆم بە شاعیر نازانم، ناتوانم بڵێم من شاعرم یا وەکوتوانم بنووسم بەو شێوەیە. ئەمە جارێت کامڵ ببم، تۆزە شتەکان زیاتر ببێ، سعیەکی زیاتریان تیا بکەم، شتێک بێ کە خەڵک بە عام لێ ڕازی بێ، نەک هەر خۆم و چەند کەسێک. ڕەنگە لە چاوپێکەوتنی هەموو نووسەرێک بە تایبەتی بابەتە شاریەکاندا ئەم پرسیارە بکرێتەوە چۆن دەنووسی، لە چ کاتێک دەینووسی؟ وڵا شێعر لەوانە هەموو کاتێک ناتوانانی بینووسی. ئێحساسی شێعر نووسین لە کاتێکایەت نیشتیمانی بێ، خۆشەویستی بێ، ئاینی بێ، ئەو کاتێک کە تۆ ئێحساست بۆ ئەو شتە بجوڵە. ئەگینا ئەگەر نەجوڵێت بڕام نییە هەم شارەکە جوان دەرناچێ، هەمە ئێحساسش نایە بە خەڵک کە حەسکا بیخوێنتەوە گوێی لێ بگرێ. لە بابەتی ئاینیە چیت هەیە؟ لە بابەتی ئاینیە هەمە بەزێستا لە بەردەستم نییە بەداخەوە. ئاگینا چەند شعرێکم هەیە لە بابەتەکانی تر چیت لە بەردەستە؟ شارەکانی خۆت لەبەر نیێواتە؟ خوا زۆر نەوەخوا ئەوەی کە ئینوسمە یکەمە سەر لاپەڕەیەک یا فەیسبووکێک ئێتر دوایەوە زۆر بەلایە ناچمەوە. زۆر باشە. لەسەر بابەتەکانی دیکە چیت حازرە؟ وەڵایی لەسەر بابەتەکانی کە زیاتر حەزم لە شێعرە نیشتیمانیەکانە من. شتی تازە چیت هەیە؟ شتی تازە ئەوەی کە تازە نووسی بێتم ئەمان نووسیوە ئەگەر ئیجازەوی بیخوێنمەوە. لێم مەپرسن کە من کێم و لەکوێوە دێم، هەرچی دارە من دەناسێت، پەت نەماوە نە ئاڵا بێتە گەردنم پێی نەخینکێم. لێم مەپرسن کە من کێم و لەکوێوە دێم، هەرچی جۆری گولە هەیە من دەناسێت، جەیەک نییە لە جەستەما نەپێکرا بێت لە تەوقی سەر تانووکی پێم. لێم مەپرسن کە من کێم و لەکوێوە دێم، هەرچی کونجی زیندان هەیە من دەناسێت، بە چوار جەلاد لە خاچیاندام، بەڵام هەر مام وا لەسەر پێم. لێم مەپرسن کە من کێم و لەکوێوە دێم، لەو ڕۆژەوە فەلەک سوڕانی ئەم چەرخە، کاردۆخی بووم کوردستان بوو مەکان و جێم. لێم مەپرسن کە من کێم و لەکوێوە دێم، گەلێکی بێنیشتیمانم لەوەتەی هەم بێ ماڵ و ڕێم. دەستەکان خۆش بە زیاتر لە شاعرە کلاسیکەکاندا لە شعری کام لە شاعرەکان وردەبیتەوە؟ وڵای لە زۆربیان وردەبمەوە. حەزم بە دەنگی بە عەفو بە شێعری زۆریان هەیە. مامۆستا وەفایی، مامۆستا مەحوی، شاعرە ئەوانەی کۆچ کردوەکان، مامۆستا قانێ، زۆربەی زۆریان هەمویان شعرەکانیان کوورەی دڵە کوڵێنن. کام شعریان بەلاتەوە زۆر گرنگە بۆ مام بخوێنیتەوە، زۆر تایبەتە؟ هی کام شاعرە کام شعریەتی؟ ئەگەر ئیجازە بن ئەگەر لە شاعرە تازەکانە کە نەبەست پێنجوێنی هەیە، شعرەکانی زۆر جوانن. یعنی ئەتوانم بڵێم تامی شاعرە کۆچ کردوەکان ئەیان پێنج خشتێکێکی کاگ نەبەست نووسیوێتی لەسەر غەزەلێکی مەلا ئەسەد مەحوی
ئەگەر ئیجازە بن حەزەکەی زۆر باشەڵمان بۆ خوێنەوە دوای دەچینە لای کلاسیکەکان زۆر باش. ئەی حەکیمی زامی سەخت و ئەی عیلاجی دەردەکەم خەم ڕەوێن و شادی هێن و یاوەر و هاوفەردەکەم ئەی نەسیمی بەربەیان و ئەی گوڵاڵەی هەردەکەم ئەی بە قوربانی دەمت بم بولبولوی هاودەردەکەم دڵ سوتاوی چاو بە ئاوی شۆخی بەردا و بەردەکەم. بای خەزان هات و لە مەودوا غونچە دەم ناکاتەوە سێبەری عومریش کە ڕۆیی ئاوڕێک ناداتەوە چەهچەهەی تۆ گەر نەبێ کێ دڵنەواییم باتەوە هەڵبکێشە ئاهی حەسرەت شاهی عاشق هاتەوە پایزی کوشتەی گوڵ و هێنانی ڕەنگی زەردەکەم. بۆ دەکەن منعم ڕەفیقان گەرمنی دێوانە سەر هەروەکو مەجنونی شەیدا هەردی عیشقم گرتە بەر چاوەڕێی باغی ئومێدم سەد ئەسەف ناهێتە بەر هەڵوەری غونچەی ئەمەل درکی ئەسەف هاتۆتە دەر ماڵی وێرانم بەسەر چوو عومری گەنجی دەردەکەم. ڕۆحی پەژموردەم ئەپرژێ دەم بەدەم چەشنی کەباب دڵ لە بۆ وەسڵت ئەناڵێنێ بەدایم وەک ڕووباب بۆ شفای دەردی فیراقت گەر بڵێم عالی جەناب بێنە گەردوشتانە مردوم ساقیە جامێ شەراب با خەیاڵی بۆسەکەم بۆ چاری دەرشی دەردەکەم. ڕۆحی پەشموردەم ئەپرژێ دەم بەدەم چەشنی کەباب دڵ لە بۆ وەسڵت ئەناڵێنێ بەدایم وەک ڕووباب بۆ شفای دەردی فیراقت گەر بڵێم عالی جەناب بێنە گەردوشتانە مردوم ساقیە جامێ شەراب با خەیاڵی بۆسەکەم بۆ چاری ئێشی دەردەکەم. تاپەکەی دووری لە شادی هاودەمی میحنەت بژیم تابەکەی عەوداڵ و وێڵ و ئاشنایی ترس و بیم عمری ناکامم بەسەر چوو تاڵی ژین بوو هەرچی دیم چونکە خۆشیم قەد نەدیوە یانی شیرینم نەسیم بیگەیەنە داوێنی مەحبوبە تۆز و گەردەکەم. پاییزی بەختم کە زەرد بوو چاوەڕێ بووم نەوبەهار بەرگی ئاودامانی سەوزم بۆ بپۆشێ جار و بار سیس و موغبەر بوو وجودم وا لە دووری کۆی یار بوومە دێوانە هەمیشە ڕوو لە دار و بەردەکەم. بای نەسیم قاسی دەنامەی خۆم ئەنێرم بێتەلات تیای ئەنووسم ڕۆح دەکەم شاباشی گەرد و خۆڵی پات گەرچی پێنجوێنی بەوەسڵت تا دەمی مردن نەگات عارەقی میحنەت ئەڕێژم کاکە بۆ بەرزی وڵات کوانە ئەسعەد کۆوە بن جوان و عەزیز و مەردەکەم. زۆر دەستەکان خۆش بێمەوەسا ئیزنم بێ دێمەوەلات ناوبڕێک وەردەگرم دیارە بینەرانی عەزیز دەچین لای کۆنگرەی ڕۆژنامەوانی وەزیری تەندروستی و قۆنسولی گشتی ئەمریکا لە هەولێر با پێکەوە بینەریە و کۆنگرەیە بین. تووشی کێشە گرفت دەبێت و داوامان کرد لە ڕێگەی پلانێکی استراتیجی UN پاڵپشتی زیاتری ئەم خزمەتگوزاریانە بکات بۆ ئاوارە و پەناهەندەکان بۆ ئەوەی بتوانین باشترین خزمەتگوزاری بخرێتە بەردەم ئاوارە پەناهەندەکان هەم لە ناو کەمپەکان و لە ناو شار و شارۆچکەکان. و هەروەها ڕێکخراوی ئێمە ئەمڕۆ دوامین کۆبوونەوەی تیمی وەزارەتی تەندروستی و بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هەولێر لەگەڵ تیمی ڕێکخراوەکانی نەتەوە یەکگرتوەکانی یونامی کۆبوونەوە دەکرێت لەسەر ئەوەی کە ڕێکخراوەکانی ئاژانسی نەتەوە یەکگرتوەکانی UN بڕیاری داوە لە عێراقدا هەر نەخۆشێک هەر کەسێکی و ستافەکانی UN کاتێک نەخۆش بێت توشبوو بێ بە نەخۆشی کۆرۆنا ئەوە هەرێمی کوردستانیان هەڵبژاردووە نەخۆشەکانیان بێنە پایتەختی هەرێمی کوردستان لە شاری هەولێر نەخۆشخانەیەک تەرخان دەکرێت بە هەمانجی و هاوکاری هەردوولا و لە ڕێگەی مەراسیمێکی تایبەتدا یاداشنامەی لێک تێگەیشتن واژوو دەکرێت بۆ ئەم یاداشنامەیە ئێمە
وێڕایی سوپاسمان بۆ هەڵبژاردننی هەرێمی کوردستان بۆ ئەم دەست پێشخەریە و نردنی نەخۆشەکانیان ئەمە متمانەیەکی گەورەیە و لە هەمان کاتدا زیاتر پاڵپشتی و پشتگیری و پردێکی پەیوەندی زیاتر دەبێت لەگەڵ ڕێکخراوەکانی نەتەوەی گرتوەکان و ئێمەش لە وەک وەزارەت تەنسیق حکوومەت هەرێمی کوردستان بەڵێنمان پێداون کە لە خزمەت بین و زیاتریش خزمەت گوزاریەکان پێشکەش بە هەر فەرمانبەرێک و ستافێکی UN بکرێت کە لە عێراقدا دەهێنرێتە ناو نەخۆشخانەکانی هەرێمی کوردستان. سوپاسیان دەکەین کە لە هەڵسەنگانێکی وردا ڕێکخراوەکانی نەتەوەی گرتوەکان و هەروەها قونسڵگەری وڵاتی ئەمریکا لە هەرێمی کوردستان لە هەڵسەنگانێکی وردا سوپاسی وەزارەتی تەندروستی و حکوومەت هەرێمی کوردستانیان کرد و بە ئیجراعاتێکی باش و بە هەموو ڕێکارە زانستی و ڕێکارەکانی خزمەتکردنی هاوڵاتیان بۆ بەرەنگاربوونەوەی نەخۆشی کۆڕۆنا زۆر بە باشیان هەڵسەنگان سوپاسیان دەکەین و بڕیارماندا کە ئێمە بتوانین لە ڕێگەی ڕێکخراوەکانی نەتەوەی گرتووە دەوام بین لە پەیوەندیەکی باشتر و داواکاری و پێیانی هەرێمی کوردستان بۆی بتوانین هاوشێوەی ئەو مەڕاستیمەی ئەمڕۆکە کە نزیکەی $800,000 لەلایەن ڕێکخراوی WHO دابین کرا کە فەند کرایە یان بودجەکەی دابین کرایە لەلایەن وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا و بە حزوری بەڕێزەناوی قونسڵی گشتی و نوێنەری جێگری نوێنەری سکرتێری گشتی نەتەوەی یەکگرتوەکان ئەمڕۆ هەڵساین بە ئیستلامکردن و مەڕاستیمی وەرگرتنی ژمارەیەک لە ئەمبولانسەکان لەگەڵ ژمارەیەک لە پێداویستە پزیشکەکان ئەوانەی کە گەیشتووە لە پێداویستە پزیشکەکانی هەندێک لە ئامێری پۆرتەبڵی ئۆکسجین دروستکردنی ئۆکسجین بۆ بەشەکانی چاودێری چر هەروەها هەندێک لە پێداویستی تاقیگەی بۆ پشکنینی کۆڤید-19 و پێداویستەکانی خۆپارێزی بۆ نەخۆشخانەکان و هەندێک پێداویستی تر کە مەزەندە دەکرێت بە بڕی نزیکەی $800,000. سوپاسیان دەکەین ئەمە یەکەم جار نییە ڕێکخراوی تەندروستی جیهانی WHO و لە ڕێگەی فەندی خەرجەکانی دابینکردنی ئەم بودجێ لە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکاوە سوپاسیان دەکەین بۆ بەهانەوە هاتن و بە دەنگەوە هاتنی داواکاریەکانمان ومێدمان وایە کە بەردەوام بن بۆی بتوانین بە باشترین خزمەتگوزاری ئەم دۆخەی ئێستای هەرێمی کوردستان تێپەڕێنین بۆ سەلامەتی هەموو لایەکان بێت. زۆر سوپاستان دەکەین بەڕێز جەنابی قونسڵی گشتی وتەیەکیە فەرموو. Excellencies, ladies and gentlemen, good morning. I am honored to join His Excellency Minister Mohammed and my UN and WHO colleagues to commemorate the handover of the 6 ambulances. These vehicles will support Syrian refugees and their host communities in Dohuk, Erbil, and Suleimania. They represent not just the charity of my country, but also of yours in hosting people who are in need. بەیانیتان باش من زۆر خۆشحاڵم ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە هاوڕێتی بەڕێز وەزیری تەندروستی دکتۆر سامەد بەرزنجی و هاوڕێیانم لە نەتەوەی گرتوەکان و ڕێکخراوی تەندروستی جیهانی دەکەم لە ڕادەستکردنی 6 ئەمبولانس لێرە کە خزمەتی پەنابەرانی سووری دەکەن لارێک لە پارێزگای هەنی هەولێر و سلێمانی دهۆک ئەم ئەمبولانسانە تەنها دەرخەری بەخشندەی و خێرخوازی وڵاتی ئێمە نیە بەڵکو هی وڵاتەکەی ئێوەشن کە بوونەتە مای لە خۆگرتنی لە قەوماوان. These are challenging times, and in challenging times, friends stick together. The people of the Kurdistan region know this. Since the start of the Syrian crisis, the generous communities here have welcomed nearly 99% of all of the Syrian refugees that have come to Iraq. ئێستاکارێکی دژوارە و لە کاتی دژواری و تەنگ و چەڵەمەدا هاوڕێ باشەکان بەرەو دەمیەکەوە دەچن و بەیەکەوە کۆ دەبنەوە لە سەرەتای دەستپێکردنی و خەڵکی هەرێمی کوردستانم شتە زۆر بەباشی دەزانن لە سەرەتای دەستپێکردنی قەیرانەکانی سووریا و نزیکەی لە 1990 کۆی ئەو پەنابەرە سووریانەی هاتوون بە عێراق لە هەرێمی کوردستانە کۆمەڵگەی خێرەوەند و بەخشندەی هەرێمی کوردستان لە خۆی گرتوون کەمە نزیکەی 4 ملیۆنێک پەنابەر دەگرێتەوە. That is almost 250,000 Syrian refugees, and it speaks to the charitable, hospitable nature of our Kurdish hosts. ئەمە نزیکەی 4 ملیۆنێک پەنابەری سووری دەگرێتەوە ئەمەش دەرخەری بەخشندەی و خێرەخێوازی و خانەخوێتی خەڵکی هەرێمی کوردستانە. Working together رانی عزیز دیارەوەی بینیتان بەشێک بوو لە کۆنگرێ ڕۆژنامەوانی وەزیری تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ شاندێکی UN و قۆنسولی گشتی ئەمریکا و ڕێکخراوی تەندروستی جیهانی گشتی دیارە دەچینە لای چەمچەماڵ پەیامنێرمان جەلال جەباری. جەلال دەمەوێت زانیاریە گرنگەکانی چەمچەماڵمان زۆر بە خێرایی بۆ بگوازیتەوە.
زۆر باشە کاک جەلال سڵاوی خوای گەورە لە ئێوە لە تەواوی بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام بێت و بە هیوای تەندروستیەکی باش و ساغ و سەلامەتی بۆ گشتلایەک من ئەمەوێ بە کورتی لەسەر دوو تەوەر قسە بکەم تەوەری یەکەم ئەمڕۆ ڕێکخراوی سۆمای چاوان کە ڕێکخراوێکی خێرخوازی کۆمەڵی ئیسلامیە هەستا بە هاوکاری مادی یاخود بە دابەشکردنی موچەی مانگەکانی 6 و 7 بەسەر مناڵانی بێباوکی سنوورەکە کە 2 مانگ جارێ و بەبێ دواکەوتن موچەکانیان بەسەردا دابش ئەکرێ موچەی 2 مانگ کە ژمارەیان 45 مناڵە و ئەوەی بەرپرسانی ڕێکخراوەکە داوا لە خێرخوازانەکەن کە هاوکاری زیاترام بکەن بۆی بتوانن کەفالەتی زیاتری مناڵانی بێباو بکەن بەو پێی ئەو مناڵانی کە لەم سنوورە هەن زۆر لەو ڕێژەیە زیاترە کە ئەوان کەفالەتیان کردووە و هاوکاریەکەن بەڵام توانای مادی ئەوان تەنها ئەو ڕێژەیە کە 45 مناڵە و تەوەری دووەمە ئەمەوێ ئاماژەی پێ بکەم کاک جەلال سەبارەت بە خۆپیشاندانەکانی چەند ڕۆژی ڕابردووی قەزای چەمچەماڵ دیارە لە ماوەی 3 ڕۆژی ڕابردوودا چەند خۆپیشاندانێک یاخود بڵین ئازنجیرەی خۆپیشاندان لە ناو قەزای چەمچەماڵ بەڕێوە چوو و لەلایەن هێز ئەمنیەکانەوە تا ئێستا من ئامارم وەرگرتووە 13 خۆپیشاندەر دەستگیر کراون و 8یان ئازاد کراوە بە بڕیاری دادوەر و تا ئێستا 5یان لە زیندانەکان ماونەتەوە و لە ئێستا هێزێکی زۆر جگە لە ئاسایش و پۆلیس کە سرەیەکی پێشمەرگەن لە ناو بازاڕی قەزاکە بڵاویان پێکراوە بۆ ڕێگریکردن لە ئەگەری دووبارەبوونەوەی خۆپیشاندانەکان و هەر بڵاو یاخود بڵێن بڵاوبوونەوەی ئەم هێزانەوە بڵاو پێکردیان لە ناو بازار نیگەرانی هاوڵاتیان و کاسبکارانی لێکەوتوتەوە و داوا ئەکەن چیتر هێزی پێشمەرگەنێن ڕێتە ناو قەزاکە و تەنها ئەمنیەتی قەزاکە بە هێزەکانی ئاسایش و پۆلیس بسپێردرێت ئەمە کۆی زانەرەکان بوو لای من ئەگەر پرسیارێکی تایبەتتان نەبێ ئەگەڕێمەوە لای ئێوە زۆر باشە جەلال دەمەوێت زۆر بە کورتی ئەوانەی کە ماونەتەوە لە زیندان و هێشتا ئازاد نەکراون کەسانی دیاری چەمچەماڵ یاخۆ چالاکی مەدەنین زۆر سپاس بۆ پەیامێرمان جەلال جەباری لە چەمچەماڵەوە سپاس بۆ زانیاریەکانت ئازیزان دەچمەوە لای میوانەکەم کە بە ڕێزکا کامیل خەلیل لەسەر نووسینی شیعر و خوێندنەوە قسەی زیاتر دەکەین کە کامیل ببوورە زۆر سپاس دووبارە بچینەوە لای بەرهەمێکی دیکە من لە خزمەتم بەشێک لە شێعری مامۆستا بێ خود لەو ڕۆژەوە ڕۆیشتووە تۆراوە دەڵی باشە لەو ڕۆژەوە ڕۆیشتووە تۆراوە دڵی من هەرچەند ئەگەڕێم بێسەر و شوێن ماوە دڵی من ئاخۆ بە چ شاخێکەوە گیرساوە دڵی من یاخۆ بە چ داخێکەوە سوتاوە دڵی من ئەو هەمدەمی غەمخوار و نەدیمی منە یاڕەب ئەو مەحرەمی ئەسرار و قەدیمی منە یاڕەب ئەو گەوهەری شەهوار و یەتیمی منە یاڕەب کەوتۆتە چ بەحرێکەوە خنکاوە دڵی من مەجنونی دوگویستویی چ لەیلایەکە ئاخۆ یا وامقی جادووی چ عەزرایەکە ئاخۆ دێوانەی ئاهووی چ سەحرایەکە ئاخۆ کام چهرە پەریدیوە کە ترساوە دڵی من ئەتلێتەوە گاهێ بە خەیاڵی خەت و خاڵی ئەخولێتەوە گاهێ بە چرای شەوقی جەماڵی نازانی ئەگەر چۆنە بەدەست دەردەوە حاڵی وەک پوش و پەڵاشێکە بەدەمباوە دڵی من لەو چۆڵ و بیابانە ئەبێ یاوەری کێبێ یا بەو کەژ و کێوانەوە سەودا سەری کێبێ یا لەدلەت و ئەفکاری مژەی خەنجەری کێبێ چۆن ماوە لە سەد لاوە کە کوژراوە دڵی من بۆچی نەڕژێ سەیلی سروشکم وەکو باران بۆچی وەکو یەعقوب نەبمە شوهرەی شاران لەو یوسفە پرسیومە لە بێگانە و یاران هەرگیز نییە سۆراخی لە هیچ لاوە دڵی من
بۆ خۆی بگریم یا نەفەسی پەردەدڕاوی یا بۆ جگەری کونکون و سەد پارە کراوی چی کردووە یاڕەب کە خەو و خواردن و ئاوی دایم غەم و بێداری و خوێناوە دڵی من چ بکەم چ بڵێم بۆ دڵەکەم کاریە دەردم شاهێدی منن مووی سپی و چهرەی زەردم خۆڕایی نییە ناڵەی گەرم و دەمی سەردم هەڵبەت بەلایەکەوە ئاڵاوە دڵی من چ بکەم چ بڵێم بۆ دڵەکەی کاریە دەردم شاهێدی منن مووی سپی و چهرەی زەردم خۆڕایی نییە ناڵەی گەرم و دەمی سەردم هەڵبەت بە بەڵایەکەوە ئاڵاوە دڵی من خزمەتان دەبێ بزانم قسەی دڵیت لەسەر نووسینی شعرەکانی خۆت بەگشتی چی هەیە و لەسەر بەگشتی شعر چکە ئەوانتان کە ڕەنگە زیاتر و شاعرانەی کە دەرفەتی بۆ لەسەر شاش و میدیاکانیان پێ نەدرێ زیاتر قسەی خۆیان لە فەیسبووکەوە دەکەن ئێستا وەکو دەرفەتێک لە شاشەی پەیامەوە دەمێ بزانم پەیامی شعری تۆ چی هەیە ئاڵە زۆر سپاس پێزانینم هەیە بۆ یەکە بە یەکەتان زۆر سپاسانەکەم ئازانم یەکەم کەناڵیشەکە من ئێتە تایە دەرەکەم خۆشحاڵم لە خزمەتین بە حکومی کە من لێرە نیم ئەنجاوەکو زۆر تەبع و سیفەتم حەز لە زۆر خۆ دەرخستنیش ناکەم بەڕاستی ئەوەی کە ئەیڵێم یاوەکو ئەوەی کە ئەی نووسمی ئەوەی کە ئەی خوێنمەوە بۆ شاعرە زیندووەکان یاوەکو ئەوانەی کە کۆچ کردوون تەنها ئەوەیە بۆ خۆم وەکو ئەرکێکی خۆم حەزەکەم هەموو ئینسانێک لەم دنیای ئەرکێکی لەسەر شانە ئەو ئەرکە بەلای منەوە ئەم ئەرکە تەقریبەن لە دەنگ بێژیەکەیان لەسەر شێعر لە کەمێک نووسینمە لەسەر شێعر وەکو ئەرکێک حەزەکەم ئەرکێکی خۆم بەجێ بگەێنمێتر تا چەندێکیش ئەگەر بینەر و بیستەریش ڕازی نەبن و ئیشەڵا خۆم باشترەکەم بەڵام مەتر ئەوەی کە پێم کرابێ حەزەکەم خزمەتیان زۆر باشە مامۆستاگەن دەستەکانت خۆش بێ تابەن بەرەمێکی ترمان پێشکەش بکە بەڵام من دەمەوێت بە بەرەمەکەی تۆ کۆتایی بە پەیامی ڕۆژ بێ من ماڵاوی لە بینەرانەکەم و جەنابەت بەرەمەکەمان پێشکەش بینەرانی عەزیز سپاس بۆی کە بینەرمان بوون لە پەیامی ڕۆژی ئەم ڕۆژدا بۆی هیوایی کە بڕگە بابەتەکەمان جێگەی سوود و ڕەزامەندی هەموو لایەک بێت بە بەرهەمێکی کاکامیل خەلیل کۆتایی بە پەیامی ڕۆژی ئەمڕۆمان دێنین. هەروەکو پێشترتم تۆزێک معجبم بە کاک نەبەست خوێندوێنی شعرێکی کەی کاک نەبەست ئەگەر ئیجازە بێ ئەوە بخوێنمەوە. سینە پڕ ئێشی فیراقم نازەنینم نامەچۆ لەدلەتی جەرگم دەسا ڕەحمێ بەژینم نامەچۆ بەو تەنافی پەرچەمەت ئێستا کەتڵ گیرۆدەیە بۆ نەجاتم با کەمێ لوتفت ببینم نامەچۆ با نەپۆشێ هەوری ماتم ئاسمانی ڕۆحی من دەرکەوە خورشید و ماهی چوارەمینم نامەچۆ قەترە قەترەی ئاوی گۆزەی شادومانیم لێ ڕژا وا بە تینوێتی لەگەڵ خەم هاونشینم نامەچۆ ڕووی گەلاوێژت وە دەرخە و دەشتی دڵ ڕۆشن بکە با نەنێ دەی جووری شەو دەستی لەبینم نامەچۆ یێژەڵوکەی هیجرەتت خەرمانی عومری بردووم ڕەنج خەسار و خاکەسار وا خۆمە بینم نامەچۆ با نمەی بارانی نازت قەت لەسەر من کەم نەکا
تا نەوەستێت شۆمی خۆشی و پێکەنینم نامەچۆ وا لەسەر تەرمی ئومێدم بەم عەزابی ڕۆحەوە چاو بە ئەشک و دەم بە هاوار گەرمەشینم نامەچۆ دیدەنم ناکم وەکوو بولبول لە دووری باغی گوڵ ئەی هەڵاڵەی تازە پشک و توی ئەوینم نامەچۆ لەو نیگای چاوانە گەر بێت و ببەخشی پێم کەمێ پادشا و فەرمان ڕەوای سەر ڕووی زەمینم نامەچۆ شێخی سەنعانم لە بۆ جوانیت دەگۆڕم ئاینم لوتفەکەت بێ غارەتی دنیا و دینم نامەچۆ گەر بە کێوی بێستوونی عەشقەکەتدا هەڵزنێم هەر بە خۆتی هێزی ئەژنۆ و تاوتینم نامەچۆ ساز و سەنتور و کەمانی ئارزوم خامۆش بووە عاجز و مات و مەلول و دڵحەزینم نامەچۆ چاو لە ڕێگەی تۆیە پێنجێنی بەدایم ڕۆژ و شەو چونکە تۆ ساڕێژکەری زام و برینم نامەچۆ زۆر سپاسان دەکەم سپاس بۆ ماندووبوونتان. زۆر سپاس.